ژیانمان فرسەتێکە، دووبارە بوونەوەی نییە. یەک جار تەمەنمان پێ ئەدرێ لەم دنیاەدا کەم یا زۆر. گەنجە خۆشەویستەکان، خۆ ئەوەندەی گەنجەکان دەمرێ، پیرەکان و بە تەمەنەکان نامرێت، چونکە هەموو کەسێک ناگاتە پیری، هەموو کەسێک ناگاتە تەمەنی ئەختیاری و پیری. ئاگاداری خۆمان بین، ئەم ژیانە فرسەتێکە و دووبارە بوونەوەی نییە. ئەوانەی کە مردن لە پێش ئێمەوە، باوکمان، باپیرمان، دایکمان، نەنکمان، برامان، خوشکمان، کەس و کارمان خوالیان خۆش بێ، کەسی گەڕایەوە بۆ ژیان بۆی دووبارە چاکە بکاتەوە. خوای گەورە دەفەرمێ کاتێک کەسێک لە ئێوە کاتی مردنی دێ دەڵێ قال رب ارجعون لعلي أعمل صالحا فيما تركت كلا. کەسێک کاتی مردنی دێ دەڵێ خوایە بمگەڕێنەوە بۆ ژیان بۆی چاکە بکەم، نەک بۆی کە بۆ خۆم دووبارە بژیمە و کەسابەت بکەم. لعلي أعمل صالحا فيما تركت، چاکەم نەکرد، خوایە بمگەڕێنەوە بۆ ژیان بۆی چاکە بکەم. بەڵام خوای گەورە دەفەرمێ نەخێر، گەڕانەوە نییە. کەس گەڕایەوە لە کەس و کارەکانمان؟ کەس گەڕایەوە نەبەخوا، بەخوا ئێمەش کە ڕۆشتی ناگەڕێنەوە. فرسەتێکە، ئەم دنیاە فرسەتێکە و دووبارە بوونەوەی نییە. بۆیە با ئاگاداری خۆمان بین، پرسیارەکانی ناوگۆڕ دووبارە بوونەوەی نییە، ئیکمال بوونی نییە. یەک جار دەژیت، یەک جاریش پرسیاری ناو قەبرت لێکرێ، تەواو، کەواتە خۆتی بۆ ئامادەکە. لە دنیادا خوا بە تاک و تەنها بپەرستە، شەریکی بۆ بڕیارمەتە، باوەڕت بە داروبەرد و قەبرێک نەبێ. خوایەکی گەورە و دەسەڵاتە سەڵاتی ئەم بوونەوەی دروست کردووە، چ پێویستە بە مەخلوقێکە لە خۆت لاوازتر و داماوترە؟ ئەو ناتوانێت بە نەخۆشی مرد، خەڵکە چه قەبرەکەی پەرستێ، ئەو خۆی بە نەخۆشی مرد. ئەو داماوە نەیتوانێت لە مردن خۆی ڕزگارکاتەوە ڕزگارەکە. ئینسان ئەگەر عاقڵ و تێگەشتە و بیر دەکاتەوە، غەیری خوا هیچ کەسێک دەسەڵاتی نییە. خوا بە تاک و تەنها بپەرستە.